دلێر باشی سوپاس تۆ چۆنی؟ ئاراسم بۆ بانکە ئاراز لە ماڵ نییە ئاراز لە ماڵ نییە؟ وەرە ژوورەوە دلێر با دراوسەکان گویان لە دەنگمان نەبێ ئایبا بەخۆ داگەداری ئەو ڕۆ جومعەیە یانی چی؟ شێتم مەکە بە قوربان ئەو ڕۆکۆتان ڕۆژی براتە کە ئەو قەردەم داتەوە 6 مانگە گەمەم پێ دەکات دلێر خۆ دەزانی ئاراز گاڵتەت پێ ناکات ئێوە 10 ساڵە هاوڕێن پێویست ناکا پارە وا بینی ئێوە تێک بدات هەیان ئەو برایی تو هەر بەجددیە من هەموو شتەکەم لە بۆ سەلمان پیاوەتی خۆم وەفاداری خۆم برایەتی خۆم کەچی ئەو هیچ جوابەکی نەبوو ئەو هەر ئەو دەست و ئەو دەستم پێ دەکات تەماشاکە ئاراس دەزانم لەوێن دەری و جێت لە منە ئەو پارەیە دینار بە دینار لێ دەستێنمەوە هەر بە شەق لێت دەستێنمەوە شەق؟ ئەرێ وەڵا شەق چونکە هەر بەڕاستی خۆشی لە گەرەنگۆ استیفادەی نییە ئیدی دێکەمە ناخۆشی بە پیاوەکانی بابم دەڵێم کە بیگرن هەر بە شەق دینار دیناری لێ بەستێنەوە ئەگەر نا ئەگەر حەزیشتان لە شەق نییە ئەوە بە قانون هەر ئەو ڕۆ بەگرتی دەدا دلێر تکایە وەستە دلێر ئاراس دلێر ڕۆی قسە مەکە گوێم لەمە قسەکانت لێر بوو ئەی چی بکەین؟ خوشکم لێ گەڕەبا دەستگیر بکرێم نەجاتم لە دەست لێر چۆن شتی وا بێت؟ یعنی براکەم لە زیندان بێت و من لە دەرەوە بم قەت ڕێ بە شتی وا ناکەم خوشکم تۆ چیت پێکری ئەوە دەبا حکمەم و پارەی هەموو شتێکی پێگرێت چی بۆم نەکا مۆبایلەکەم بەرێ مۆبایلەکەتم بەرێ بۆ چتە؟ تەلەفۆنەکەم بۆ دلێر بۆ تەلەفۆنەکەی بۆ لێرە تۆ قەناعەتی پێ بکەم 6 مانگە قەناعەتت پێ نەکردووە واز لە قەناعەت بێنە ئیشم پێیەتی و بمەرێ خۆم ئەزانم چی یەکەم ئەلۆ ئاراس چ دەوێ؟ ئاراس نیم هەیانم ئەوە تەلەفۆنی ئاراسیە ئەدێت نەتگو ئاراس لە ماڵ نییە؟ ئەزانم لە ماڵەوە بوو بەڵام نە ئەکرا بیهێنمە دەرەوە لە بەردرگا ئێوە شەڕ بکەن ئێوە هاوڕێی یەک بوون دلێر تکایە مەڕۆ بۆ مەرکەز من بەیانی ئەو پارەیە و بۆ هەلەکەم هەفتەیەکیش لەسەرتان ڕاوەستام هەر ساحب وعدی خۆتان نەبوون تۆ حەق نەبێ بەسەر ئەوەوە من بەڵێنت پێیەم من یەکەم جارە بەڵێن بە تۆ بەم دلێر تکات لێ ئەەکەم هەتا بەیانی بۆستە بەیانی ئەم وەختانە وەرە بۆ ئێرە و پارەی خۆت وەرگرە بەس تکایە شکات مەکە ئەو پارەم هەر دەوێتەوە بەتەمای چی تۆ؟ بیگرە بەتەمای چی تێم گەێنە؟ تۆ حەق نەبێ خۆ مەزانم چیە لێ چیەکەی؟ خۆ مەزانم خوشکم بەس تێم گەێنە چیەکەی تۆ؟ خۆ مەزانم وەرە دلێر کوڕمەوە دیسان بۆچی هاتیوە؟ وەڵام نامیق لە بۆ پارەی هاتیتەوە نازانم تۆ یان خۆ لە جێری دەدەی یان عەقڵت وەری ناگرێ یان هاتی شێتم بکەی 100 جارە پێم گوتی ئەگەر چاوەڕێ من دەکەی چاوت بە یەک فلسی ناکەوی مام نامیق ئەمەن هەیانی کچت تەلەفۆنی لۆمە کردوونێ دەنا ئەمن دوونێ دەچوم ئەو کوڕەتم بەگرتن دەدا دەدەگەی ئەوجا هەیانم لەو بانکە گوتیم پارەکەت دەدەمەوە بەخوا جێلی بەخوا کەم عەقڵی کوڕم هەیان پێ ڕابواردی مام نامیق ئەو قسانە جوان نییە یعنی ئەم قەشمەر زارین گۆمە پێم ڕابێرن کوڕم ئەگەر قەشبەرزار نەبی چیژێک لەو گۆڕی تەلەفۆنی لۆ کردی وەرە پارەکە دەدەمەوە ئەوە برایەکەی پێ نادرێتەوە هەیانی قوربە سەد پارەی لە چێ لۆت بینی مام نامیق دەزانی چییە بالەوەی زیاتر نەبتە ناخۆشی فۆس پاڵەوان باسی ناخۆشی لەگەر نامیقی دەکا لۆ چ دەکەی مام نامیق دەرێت و بابم ناناسی ئەو دیارە بابشتە من ناناسی مام نامیق وەم لێ مەکە بە بابم بە تاهیر مەترەقی برێم بێتە گشت ئەجاوازم لە تاهیر مەترەقی ڕۆژم ئەگەر لەبەر چاوم بزر دەبی لۆ خۆت بڕۆ بەبێ ئەوەی 1000 زلە و پێلەقەت پێ بکەوی ئەگەریش نا با دەست پێ بکەم مام نامیق پێشەوەی بڕۆم هەیانم لەو بانکە ئەوجا دەڕۆم دەڵێن بزر بە لەبەر چاو مام نامیق بایشەکە ئەگەر بە خۆشی کۆتایی بێ لۆ بکەینە ناخۆشی دیسان دەستی پێکردەوە مام نامیق هەیانم لەو بانکە بەس بزانم دوونێ بە پاڕانەوە دەیگۆ بەش کاتی لێ مەکە هەیانم لەو بانکە
كل مربع شوجتو يهنديها بيتن أمن تحديد بكا ها والقدريني شفتي بصاخي تيدا ئەو جاوە خواردنم خواردی و تێرخۆرە بێدەنگ دەڵێن لە بەرچاوم بزربە هەیانی بانگ نەکەی ناڕۆ ئەگەر پیاو بای تەلەفۆن لە بۆ پۆلیس دەکرد و ئاراست بەگردەدا بەڵام دیارە بێخیرەتی بێخیرەت نیمە دەتوانم هەر بە پیاوەکانی بابم ئاراسی کوڕ پیاوە خۆی لەبەر پیاوەکانی کاکم بەترەخی گورە کوڕم بێکەچی بری بابن نەناسی چاک بابت دەناسم هاتی ئەوزە پێ دەڵم لە بەرچاوم بزربە هەیانی بانکە کە نەهێشتونێ من بچمە بنکەی پۆلیسی ئەویش بەگرتن دەدەم بانکی کە بزانم دوو قسەی لەگەر ساخکەمەوە باشە مادەم ئەوەندە نییە قسەت وها گەرم و گۆڕە بزانم هەیان تەلەفۆنی لۆچلۆت کردیە هەیان باوکەکەم هەیان وەرە حەیرانی وەرە بڵاو بە باپیر وەرە بزانم کوڕێ مەترەقی دەرێ وەڵایی من هەڕەشەی دەکەم و نازانم چی بزانم لەو تەلەفۆنی لۆی کردیە دوێنێ وعدم پێیە کە دوو دەفتەرەکەی بۆ بێنم فەرمۆش دوو دەفتەرەکەت پێویست بەژماردن ناکەم من لەسەر وعدی خۆم دوو دەفتەرەکەت بەرە و بڕۆ لێرە ئەوە یەکەم لێ قەتان بۆ خۆحافیز مام نامێت